یەکەم جارە پاش 14 سەدا ئاگری زەردەشتیان هەڵگیرسێتەوە لە پەرستگاکانیان لە ئاتەشگەکانیان و بەم بۆنە ئێمە یەکەم سپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە ڕێگای پێداین کە ئێمە وەک ڕێکخراوی یاسنا ئەم ئاتەشگەیە بکەینەوە لەبەرەوەی کە خەڵکانێکی زۆر شوێنکەوتوانێکی دینی زەردەشتی زۆر هەبووە لە هەولێر کە ڕۆژانە ببوورە داوایان لێکردوین کە شوێنێکیان هەبێت بۆ تقوسەکانیان شوێنێکیان هەبێت بۆ مارەکردن لەسەر دینی زەردەشتی بۆ ناونانی مناڵ بۆ ئیدە هەموو شتێکەوانی کە لە دینەکانی تر هەیە بەڕاستی ئێمەژی شوێنێکمانەبوو و ئەوەی کە زیاتر یعنی وای لە ئێمە کرد کە ئەم معبەدە بکەینەوە کە ترسمان نەبێت لە هیچ شتێک ئەوە بوو کە یاسای ژمارە 5 ساڵی 2015 کە دەرچوو کە ئازادی ئاینەکان و پێکەوە ژیان بوو زیاتر کە لە مادەی 5 هاتووە کە هەموو دینەکان بۆیان هەیە بە ئازادی بژین تقوسی خۆیان بکەن نوێنەریشیان هەبێت لە وەزارەتی ئەوقاف